سنوور بەفرێکی زێدە لە دەڤرێنچایی کوردستانی باریە سۆران ji xwe wekî dever gelek berf dibarê wê de re جا ئەمە وا کات کە سەرنجی گەشتیارانیش بەلای خۆیان ڕابکێشێت و گەشتارێکی زۆر چ لە ناوخۆی هەرێمی کوردستان چ لە دەرەوە دێنە ناو هەرێمی کوردستان بۆ بینینی دیمەنەکان. بێجان بچن سۆران بزانبن چاوایە. دەگومان. بەلێ لە سۆران ڕەوشا گەشت و گوساری تایبەتی زستانان نەهاگۆگەلێک بەرفەر باریە. دکتۆر فەیسەل سادق ڕێڤەبەرەی گشتیە گەشت و گوزارە سۆران لەگەڵمەیە. سلااو بۆتە دکتۆر. دکتۆر دەستپێکی دەتخوازم بزانم سۆران ئەو قاز جوان یا سروشتی کۆلێ هەیە گەڤەگو بەرف دبارێش کۆڕێکی بگرە حتا دەڤەرا سۆران دیانە ڕەواندوز هەر دەڤەر بلێ چه کارگەریە لە ڕەوشا گەشت و گوزارێتکێ لە سۆران فەرمو دکتۆر. بەڵێ سڵاو لە جەنابیشتان زۆر زۆر سپاس بە ئەو دەرفەتە. بێگومان بابەتی گەشتیاری زستانە و ئەو پەیوەستبوونی بە بەفرەوە فۆرمێکی نوێ لە چوارچوەی کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان لە فۆرمە جیاوازانەی کە لە هەرێمی کوردستان ئێستا زۆر زۆر پەرەی سەندیە و ئێمە وەکو گەشت و گوزار و لە دەستەی گەشت و گوزارەوە لە بەڕێوەبەرایەتی گشتیەکان بە ئەرچی سەرشانی خۆمان دەزانین کە فۆرمی جیاوازتریش بینینەکایەوە. بەڵام خۆشبەختانە دەڤەری سۆران جیاواز لە ناوچەکانی دیکە هەرێمی کوردستانیش یان با بڵین هاوشێوەی بەشێکی زۆر لە ناوچەکانی هەرێمی کوردستانیش گەشتیاری زستانە بوویتە یەکێک لە فۆرمە هەرە بەرچاوەکان و ئەو ڕۆژ ئێمە جم و جۆڵێک کە گەشتیاری کە لە ناوچەکە دەبینین گەواهیدەری ئەوەیە سەلمێنەری ئەوەیە کە ڕغبەتێکی زۆر داواکاریەکی زۆر لەسەر گەشتیاری زستانە هەیە کە چەند ساڵانێکی پێشتر ئەمە ئەو فۆڕمان لە هەرێمی کوردستان نەدەبینی لێ ئەو بابەتە بەڕاستی پێمان وایە زۆر بە باشی بەسەر کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان دەستچێتەوە. بەڕێز فەیسەڵ ینی هەر سروشتی جوگرافیای ناوچەی سۆران وایە کە زۆر ناوچەی گەشتیاری تێدا هەڵکەوتووە کە سەرنجی گەشتیاران ڕادەکێشێ. ئێوە بە تایبەت بۆ زستان کە بەفر دەبارێ سووتان لە ناوچە گەشتیاریەکان وەرگرتووە یاخود سووتان لە جوگرافیای ناوچەکە وەرگرتووە بۆی بیکەنە ناوچەی گەشتیاری. چەند ناوچەی گەشتیاریمان هەیە لە سۆران؟ زستانە بێگومان مەبەستم. بەڵێ بێگومان ئەمە باڵێ بێگومان هەڵکەوتەی جوگرافیا دەڤەری سۆران لە هەرێمی کوردستان زۆر زۆر هاوکار بووە لەوەی کە ناوچەی گەشتیاری زۆر باش و سەرنجڕاکێش بێنەکایەوە. ئێمە چیای کۆڕەکمان هەیە وەکو نمونەترین ناوچەی گەشتیاری زستانە لە هەرێمی کوردستان دەتوانین برین ئەو داواکاریەی لەسەر کۆڕەک هەیە لە زستانە زۆر زیاترە لە گەشتیاری هاوینە لە ناوچەکە. ئێمە لۆ نمونانێ ئەوڕۆ زیاتر لە 3000 گەشتیار سەردانی چیای کۆڕەکی کردیە. ناوچەیەکی دەڕفێن خزمەتگوزاری باش و جیاوازتریش لەوەی کە تلفریکێکی زۆر زۆر سەردەمیانە پەیڕەو دەکات. و ئەو گەشتیارانەش بەڕاستی گەشتیاری ناوخۆی نین بەتەنیا گەشتیاری بیانیشمان هەیە گەشتیاری خوار و ناوەڕاستی عراقیشمان هەیە و جگە لەمەش ئێمە ناوچەی دیکەشمان هەیە ناوچەی باڵەکایەتی زۆر زۆر سەرنجڕاکێشە و دەڤەری مێرگە سۆریش کە ئەمڕۆ زیاتر لە 30 سانتیم بەفری تێدا باریوە بوویتە وێزگەیەکی دیکە لە وێزگانەی گەشتیاران کە ڕووی تێدەکەن و بە هەمان شێوە ئەمڕۆ ناوچەی سیدەکانیش توانیتی سەرنجی زۆر لە گەشتیان ڕاکێشیت. ئێمە لە خۆمان ئەو شەو لۆش هەر بەجستی دڵکی زستانە و بەفر هاتین بەبرەوەی بەڕاستی بە شەو لەگەڵ گەشتیاران لە چیای حەسەن بەگ و لە چیای زۆسک لەگەڵ گەشتیاران بووین لەوەی تووشی هیچ گرفت و کێشەیەک نەبنەوە. دکتۆر فەیسەڵ دزانی مەسەلە لە ئەوروپای چەندین وڵات وەکی نەمسا وەکی سوێسرا وەکی سوێد مەسەلە گەلێک سوود وەرزشا زستانیژی وەردەگرن یعنی گەشت و گوزاریە وەرزشیە گۆلبەر تێکردن لە سۆران پلان پرۆژەیەن وسا هەنە گەشتە بپرسن. ڕاستی وەکو باسم کرد ینی فۆرمەکە فۆرمێکی نوێیە ینی زۆری گەشتیاریەکە نوێیە لە هەرێمی کوردستان لەبەر ئەوەی ناوچە گەشتیاریەکانیش بەڕاستی پێویستیان بەوەیە کە خزمەتگوزاری و ڕێگاوبانەکانیان بە شێوەیەکی ڕێکوپێکتر بەردەست ببن. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە لە ساڵانی ڕابردوش
بۆ زیاتر ئاشناکردنی گەشتیاران بە گەشتیاری زستانە و بەفر چەندین ساڵاتی زستانە هەبووە خلیسکانەی سەربەفر و ڕۆیشتن بەنا بەفر و شەومانەوە لەگەڵ بەفر بە خێوتکردن و ئەوانە بەڵام ئەوەی جێی دڵخۆشیە ئێستا ئێمە ناوچەی نوێی گەشتیاریمان لە ناو لە شوێنە بەفراویەکان بۆ هاتوتەکایەوە بە تایبەتی ناوچەی حاجومەران و لە گوندی وێزە کە بەرزترین گوندە لەسەر ئاستی عێراق لەسەر ڕووی دەریاوە و هەر چوار وەرزی ساڵ بەفری تێدا دەمینیت ئێستا پرۆژێکی زۆر جوان و ناوازەی تێدایە دەمۆتێلە لەگەڵ خێمەی گەشتیاری و ئومێد دەکەین ئێستا هەندێکی کراوەتەوە بەڵام بۆ ساڵی داهاتوو زیاتریش دەبیت بۆیە ئەو بابەتی جەنابتان ئاماژتان پێکرد ڕاستی کاریگەری زۆری باشی دەبی لەسەر زیاتر ڕاکێشانی گەشتیارە زۆر باشە کەواتە پێم بڵێ ئەو کاریگەریە ژمارەی گەشتیارانی چەند کردووە بەراورد بە ساڵی ڕابردوو ئەم ساڵ چاوەڕێ دەکەن ژمارەی گەشتیاران چەند زیات بکە بێگومان ساڵ بە ساڵ بەڕاستی زیاتر بووە بەڵام نەوعیەتی کاتەکان ینی کاتی بەفربارینەکان کاتی وایە مەسەلەن ئەو ساڵ هەندێک دواکەوت بەڵام ئەو دواکەوتنەی بەفرەکەی ئومێد دەکەین خێری تێدا بێت لەوەی هەندێک دواتریش بکەویت دەکەوینە کاتێکی باشتر و گونجاوتر لە هاتنی گەشتیاران بە تایبەتی لە ناوڕاست و خواری و عێراق چونکە ئەوان دەستنە ناو پشووی نیوەی ساڵ و قوتابخانەکان لەو ئێمە پێمان وایە لەو ڕوانگەیەوە تصورەکەین ڕێژەکە زۆر بەرزتر ببیت و ئەوەی ئێستا ئەمەش دیقەتی دەدەین و ئەوەی ئەمە تێبینی دەکەین و لە ڕێگای لیژنەکانی هونەری بۆمان دێتەوە ڕێژەکە لە بەرزبوونەوەدایە و ساڵ بە ساڵیش خۆشبەختانە ئەو فۆرمە هانی و بەرهێناریشیدایە کە زیاتر و بەرهێنان لە کەرتی گەشتیاری زستانەدا بکەن. دەستخۆش بەڕێز فەیسەڵ سادق بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سۆران ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت مادوو نەبی. سپاس دکتۆر فەیسەڵ.